دەوڵەتی تورکیا هەر چۆن بیڵێن بە ڕاستیەکەی بڵێن دژمنی سەرەکی کوردە لەبەرەوە هەر مەسەلە پەکەکە نییە بەڵام ئیستا ئەوی داوەتە مەسەلەن بیان و ئەوانە گیناخۆ لە ڕۆژئاوا لە سووریا هێزی هێنا کۆبانی و هەندێک شوێنی داگیر کرد خۆ مەبەست ئەوە بێت مەسەلەنەوە وڵاتێکی ترە وانە حیزبێکی ترە دەوڵەتێکی ترە لە کوردستان بوونیان هەیە مەسەلەن ئێمە ئیساوەکو عێراق هەرچەند لایەن هەیە مەسەلەن ڕێنمووینەیەکە یا ڕێکەوتنێکی سیاسی و مەسەلەن ئەمنی ئەوانەیان هەیە پێکەوە هاوکاری ئەکرێن ئەوان لە کوردستانی عێراقیش مەسەلەن پێگەی ئەسکەریان هەیە و مقەڕات و ئەو شتانیان هەیە ئەمانە بەسیان ئەوەیە مێژووی کورد بشێوێنن بە هەر شێوەیەک هەیە پێشینیان هەیە ینی مەسەلەن گەر بگەڕێنەوە بۆ سەردەمی عوسمانلی هاتوون شەڕیان لەم منتیقە کردو ئیسەیش زۆر دەی ئێمە هەیە لەم کوردستانە لەم شارە زورۆ بە ناوی ئەو سەردەمەوە ناونراوە و ئەوان دەمێکە یعنی خەریکی ئەوەن کە کورد لەسەر ئەرزی واقع بسەرنەوە ئەخۆ من ئەو یەک ریزیە نابێنم جار باسەکرێ لە ڕاگەیاندن و مەسەلەن لە پەرۆپرۆگرامی حیزبەکان بەڵام ئەوە شتێکە هەر ڕەمزیە ئینا کوانێ ئێمە یەک ریزیمانێ یەک ریزی ئێمە لەکوێدا ئەبینرێ کاتێک ئەبینین ئێمە تۆواز لە پەکەکە بێنەوە پەکەکە هێزێکی ئەسکەریە مەسەلەن شەڕی هەیە لەگەڵ تورکیا و معارزی تورکایە و لێدا کوژرە ناکوژرێەوە قەیناکەوە ئێمە بۆ دروست بووین پێشمەرگە بۆ دروست بوو بەڵام ئێمە دێمان هەیە لێ عەشایری تێدای ئەین دەوڵەتی تورکیا ئەچێ ئەدا لە دێکان لەکوێی ئەم دنیا هەبوو ژن و مناڵ بدەیتە بەر ناپاڵم و بەر کاتێشا و ڕاجیمە لەکوێی ئەم دنیا هەبووە تۆ لەسەر ئەرزی خۆت بکوژرێت هیچ هێزێک نەتوانێ بەرەنگاری ئەم هێزت بێت و ئێمە وەکو کورد میلەتێکی زەڵم لێکراوین مەسەر ئێمە پێش هەموو شتێ بە یەک ڕیزی خۆمان یعنی بخەینە پێش هەموو شتێک و هێز هەیە لەم کوردستانە حیزبە حیزبی سەرەکیە پەلکێشی هێزی تورکیای کردوێت هێزی تورکیا مقەڕاتی هەیە لە کوردستانە بە چەندین شێوە دامیان ئەکرێ یعنی میدی تورکیا بە ئاشکرا خەڵک ئەبان ئەمانە خۆی بۆ خۆی وای کردووە کورد حیزبەکان لە ئاستی سیاست لە ئاستی چۆن بڵێ معاملەی حکومڕانی لە ئاستی هەموو شتێک لە هەموو سیقە نەماوە یعنی ئەم شتە کۆتایی هاتووە چارەسەرەکە ئەوەیە بەخۆیانە بچنەوە بزانن ئێمە لە دروستبوونی مێژووی کوردۆ هەموو دژمنەکانمان هەر ئەوەن کە بچووکمان بکەن و کە نەمانیاڵن ئەبێ مام جەلال ئاسا ئێمە دەرک بەوە بکەین خۆمان بە گەورە ببینین شت لە یەکتری قۆبڵ بکەین ئیستا پەکەکە مەسەلەن پەکەکە حیزبێکی کوردی ڕەسەنە بۆی تر قسەی ناوێت کە ڕئیسەکەیان کە هەڤاڵ وەجەلانە لە سجنایە 19 ساڵە چاوێکی کورد لە سجنایە 19 ساڵە چەند ساڵەوە نازانم بردەبێت ئەمە دوژمنکاری ئەم حیزبێ ئەم دەوڵەتە تورکیایە بۆ ئێمە یعنی من دوژمنایەتێکە ئەسەلمێنێک کە ڕاستگۆیانە تۆ ڕئیسی ئەم حیزبەت سجن کردو ئێ باشە پەکەکە باشتر بووە بەقووەتر بووە زەئیفتر نەبوو تۆ بێ باوەڕت بەم ئەسکەرتارەتە نەمێنێ بێرە سەرمێزی گفتوگۆ تۆ واز لە هەڤاڵ ئۆجەلان و مەسەلەن هەر پەکەکەش بێنە ئیسا حیزبێکەیە حیزبێک کە خۆی تورکیا دیانی پیاناوە ئەو خەڵکانە لەوێ ئەندام پەرلەمانن سجنیانەکە یعنی ئەمە بە بەرچاوی عالەمی پێشکەوت و خوازە بەرچاوی ئەو هەموو هێزە زلهێزانەی کە خۆیان بە دموکرات دەزانن وەکو ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و رووسیا و ئەمان ئێ باشە کاکە تۆ دەرگای حیزبەکانیان داخە مەیکەرە ئەندام پەرلەمان باوەڕ هەڵبژاردن و پەرلەمان هەیە مەیکە کە ئەیکەیت ئەبێ لە ئەردی واقعیشا گوێ بۆ چوون و داخوازیەکانیان بگری من وای ئەبێنم کورد باجی ئەوە ئەدەین کە ئێمە ئەوەندەی دژی یەکین دژی دژمنەکانمان نین باجی ئەوە دین کە یەکنین و لە هەمان کاتا یەکیش بین ئەوانیش یەکە بن ئێمە چارەسەرەکەمانەوەی یەک بین یەکبوونێکی عاقلانەش نەک ئەوەکو ئەوەی کاک مەسعود ئەی و
من حساب بۆ ڕەئی یەک کەس ناکەم و ڕێفراندۆمی ڕاگەیان حساب بۆ ڕەئی کەس ناکەم ئاوات پێکن چیت پێکرێ بە هێزی حەشتی شعبی فەڕانیان و کەرکووکیان لێسەندی ئێتۆ کە کەرکووک با خەڵتە پێت نەبێ ئەمری لە برسیە لە مێژە خەڵکی کوردستان نەتەوەی کورد لە هەوڵ و خەباتێکی بەردەوامایە دیارە دوژمنەکانیش دە ناگەڕن کورد بە ئاوات و ئامانجەکانی خۆی بگێت بەڵام خاڵی هەر ئەساس و گرنگ یەکێتی و یەکبوونی نێتەوەکەمانە لە هەموو بەشەکانی کوردستان لە ڕاستی هیچ فەرق و جیاوازیەک نییە لە بەشەکانی کوردستان دیارە ئەوە داگیرکەران دیاریان کردو سنووری بەشەکانی کوردستان لەبەر ئەوە یەکێتی و یەکبوونی میلەتەکەمان زامنی پاراستنی دەستکەوتەکانمانە ڕوونە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی فاشستی داگیرکەرە من وەکو کادرێکی یەکێتی هەمووکو هاوڵاتیەکیش زۆر بەتونی ئیدانەی ئەو هەڵوێستانەی دەوڵەتی تورکەکەم کە دەمێکە بەرنامە ڕێژیەکە دژایەتی خەباتی ڕەوای میلەتەکەمانەکە بە تایبەتی لەو مێژوو دوور و درێژەی کە دەوڵەتی عوسمانی و دواتر دەوڵەتی تورک لە سەردەمی ئەردۆغان کە بە شێوەیەکی زۆر دڕندانە بەربەتە گیانی ژن و مناڵ و پیر و پەکەوتەی حتا بەشێک لە گوندەکان و دێهاتەکانی کوردستانی باشووری کوردستان من خەباتی ڕەوای خەڵکی کوردستان پەکەکە هەموو هێزە شۆڕە گێڕەکانی تر بە خەباتێکی ڕەوا ئازانم ئێمە زوڵمان لێکراوە چەسای نێتەوە لە پێناو بەدەستێنانی ئامانجەکانمان مافەکانمان لە هەموو بەشەکانی کوردستان خەبات بەردەوامە پەکەکە یەکێکە لەو هێزەکاری گەرانەی کە ڕۆڵی بەرچاوی خۆی هەیە و تعداشی دەکەس نەکردو زوڵمیشی دەکەس نەکردووە بەڵام داوای مافە حەقی خۆیەکە لە بەرامبەرە تورکیا بە ئاگر و ئاسن وەڵامی پەکەکەی داوەتەوە وەڵامی خەڵکی کوردستانی داوەتەوە